سەرنویسەر لە ڕۆژنامەیە ناسی و دیجیتال جیرما کاپ دیڤیلا لە بەرسەلۆنای ئەوەیەکی ڕاستەڕاست گەلمەت بە برز یعنی سەرۆکێ کەتەلۆنیایە بە ئەوێ سوزێ هات بوو سەر حکمیک و بڕیارە بدەک و یانجی گشتپرسی ئەنجام دەک و کەتەلۆنیا جودا بەژە ئیسپانیا لە نەهاوەکێک و ئەمە دبینن پشتی وێ ئیسرارازێدە هەنێک سستی پێوە دیارە نەها کەتەلۆنیاژە چ دەترسە بەڵێ دوێنێ سەرۆکی کەتەلۆنیا چووە باڵەخانەی پەرلەمان و ڕایگەیاند کە ئەو ئەنجامانەی گشتپرسەکەی ڕاگەیاند و ئەو گوتی بە پێنجامەکان دەتوانێت سربەخۆی کەتەلۆنیا ڕابگەێنێت بەڵام بۆ ئێستا داوای هەڵپەساردنی جاردانی سربەخۆی دەکات بۆ چەند هەفتەیەک گوتی بۆ چەند هەفتەیەک بەبێ ئەوەی کاتێکی دیاریکراو بە دیاریکراوی دیار بکات بۆ هەڵپەساردنەکە بەڵام گوتی ئەوان بۆ چەند هەفتەیەک ئەنجامی یاخود بڕیاری ڕاگەاندنی سربەخۆی هەڵپەسێرن ئەوەی داوای لە پەرلەمان کرد بۆ ئەوی داوا لە کۆمەڵگەی نێودەوڵەتی بکات نێوەنگیری بکەن لە دانوستانەکان لەگەڵ مەدرید بۆ ئەوەی بتوانن دانوستان بکەن گفتوگۆ بکەن لەبارەی جیابوونەوەی کەتەلۆنیا لە ئیسپانیا بەبێ ئەوەی بارگریشێک یان ململانەکان ڕووبدان بەوەی کە تاکو ئێستا ئێمە بینیومانە باشە ینی بڕێز پشتی وێ ئیسرارازێدا و گوتی 48 ساعتان پشتی گشتپرسیە دێ ئەم سەرخوبوونێ ڕاگەهێنین نوکە هەرێما کەتەلۆنیایە دەترسەش تەدبیرەکە ئەسپانیایە لە هەمبەری وانە یعنی تەدبیر چ تەدبیر یا سەربازی بێ تەدبیرەکە ئابووری بە یعنی یا سیاسی بە دژی وان وەربگیرە چما یعنی دەخوازە نەها ئەف گوهارتنە هەڵویستان یعنی وسا دیار بکە بەڵێ بەدڵنیاییەوە دەبینین ئەو بارگریشیانەوە ئەو گوشارانەی کە لە ماوەی ڕابردوودا ئێمە بینیمان هەتا لە ڕۆژەی گشتپرسیەکەشدا لە چەند بنکەیەکی دەنگدان دەبین کاریگەرێکی زۆر هەبوو لەسەر ڕایگشتی نەک تەنها لە کەتەلۆنیا بەڵکو لە سەرانسەری ئەوروپا بە هەمان شێوە بەڵام ڕوانینی من ئەوەیە کە کەتەلۆنیا لەمە ناترسێت لە دەسوەردانی سەربازی ناترسێت چونکە مامەڵای ئەوروپا مامەڵی یەکێتی ئەوروپا بۆ هەر ئەندامێکی ئەندام کە بێوێت سوپا بنێرێت بۆی گوشار بخاتە سەر هاوڵاتیانی خۆی ئەمە شتێکە سیناریۆ نییە بەدیدی ئێمە و خەڵک ناترسێت لەم شتانە و خەڵک گرنگی بەمە نادات بۆ ئێستا بەڵام لە ڕاستیدا دوێنێ سەرۆکی کەتەلۆنیا کۆمەڵێک پەیوەندی پێوە گەیشتووە لەلایەن چەند سەرکردەیەکی ئەوروپا لەلایەن یەکێتی ئەوروپا لەلایەن سەرۆکی ئەنجومەنی یەکێتی ئەوروپاوە لەلایەن چەند دیپلۆمات کارێکەوە پەیوەندی پێکراوە و چەند وڵاتێکی دیکەی ئەوروپا داوایان لێ کردووە کە جاردانی سربەخۆی نەدا لانی کەمەوە لەو ماوە کورتەدا بەتایبەتی لە ماوەی خێرادا دوای گشتپرسیەکە بۆیە شیکەرەوان شارەزایان بڕوان وایە کە هەڵپەساردن وەڵامێکی ئەو داواکاریانە بووە باشە ینی نەها کەتەلۆنیا هێوی هەیە بە ئەسپانیا و دەبگوت و بێژان بگێژە ئەوێ ئارمانجیاک و دەخوازە ینی سەرخوبوون ئەنجاما گوت و بێژە ناوبەرە مەدریدێ و بەرسەلۆنێدایە بەڵێ من پێم وایە ئەوەی خاڵە گرنگەکەی کە ئەوەی دوێنێ ڕوویدا ئەوەش دوای ئەوەی کە جاردانی سربەخۆی ئەوەی کە سەرۆکی کەتەلۆنیا داوای کرد هەڵپەسەردرێت دەبینین ئەوان کۆمەڵێکی وای دیکە هاتنە پێشەوە ئاوەشی بۆ داوایان لە پەرلەمان کرد کە بڕیارەکە هەڵپەسەرن و هەموو ئەندامانی پەرلەمانیش کە ئەوانەی پشتگیری لە سربەخۆی دەکەن وتیان و پاڵپشتی بڕیارەکەی سەرۆکیان کرد بۆ ڕاگەاندنی سربەخۆیی یاخود هەڵپەساردن لە ئێستادا بەڵام ئەو ڕاگەاندنە ئێستا بڕیارەکە بوونی هەیە بەڵکو تەنها هەڵپەسەردراوە بۆ کاتێکی دیاریکراو کە جێبەجێ بکرێت ئەمەش دوای ئەوەی کە ئیسپانیا هەڵوێستی خۆی ڕاگەاند لەبارەی ئەوەی بەتابەتی ئەگەر وتیان ئەمە ئامادەنین گفتوگۆ یاخود بین لەسەر مێز دابنیشین بەشدار بین لەو گفتوگانەدا ئەو کاتە خواستی حکوومەتی کەتەلۆنیا ئەوەیە کە ئەنجامەکانی گشتپرسی جێبەجێ بکات و ڕاستپارەی خەڵک جێبەجێ بکات و هەموو هەنگاوێک و هەم ڕێگایەکیش دەگرێتە بەر ئەگەر بێت و هیچ دانوستاندنێک یاخود خواستێکی گفتوگۆ نەبوو لەلایەن حکوومەتی ناوەندی ئیسپانیاوە گەلێک سپاس برێ سەرنویسەرێ ڕۆژنامەیە ناسی و دیجیتال کێرما کاپ دیڤیلیا کۆتەپاوێکی ڕاستەڕاست